نەشتەرگەریەکی دەگمەن ئەنجام دەدرێت. پاش سەردانیکردنی ئێمە لە تاوەری تەندروستی سمارت بە بۆنی بوونی ئازارێکی زۆرە لە شانەکەیدا بڕیارمەدا بە ئەنجامدانی نەشتەرگەری گۆڕینی جومگەی شانی. نەخۆشێکی بەتەمەن ماوەیەک بەرلێستا تووشی شکاویەکی ئالۆز لە شانی بوو. نەشتەرگەری بۆ ئەنجام درابوو، بەڵام بەداخەوە نەشتەرگەریەکەی سەرکەوتوو نەبوو. بڕیارماندا ئەنجامدانی نەشتەرگەری گۆڕینی جومگەی شانی بۆ ئەنجام بدەین. ئەم جۆرە نەشتەرگەریەکی ئالۆز و دەگمەنەکە لە تەواوی عێراق و وەرێمی کوردستاندا چەند جارێکی کەم ئەنجام دراوە. سوپاس بەخوا بە هاوکاری چەند پسپۆرێکی بیانی توانیمان نەشتەرگەری ئالۆزەکە ئەنجام بدەین بەسەرکەوتووی. وە لە ئێستادا لە تاوەری تەندروستی سمارت ئەم نەشتەرگەریە ئەنجام دەدرێت بۆ ئەو چارەخوازانەی کە پێویستیانە، لەوانە شکاوی ئاڕۆزی شان، ڕەشبوونەوەی ئێسکی شان، داخورانی جومگەی شان، بوونی گرێ و شێرپەنجە لە ئێسکی شاندا. سمارت وەرچەرخانە.